نزیکەی 15 ساڵە ڕۆژێک هەواڵی دەستپێکردنەوەی کارکردن لەسەر ڕێگای زەڕایان دەربەندیخان و ڕۆژێکی دیکەش هەواڵی ڕاگررتنی کار بەرگوێی دانیشتووان و شۆفێرانی سەر ئەم ڕێگا مەرگە دەکەوێت. بە شێوەیەک هاوڵاتیان لەم هەواڵ و دەنگ و باسانە ماندوو بوون هەر کات هەواڵی دەستپێکردنەوەی کار لەلایەن حکومەت و کۆمپانیای جێبەجێکارەوە ڕادەگەیەنرێت. خێرا هاوڵاتیان دەپرسن چەند ڕۆژ و مانگ بەردەوام دەبێت. کاکە وەڵڵا ڕێگا بانۆنی نییە وەڵڵا بەخۆی ڕێگا زۆر ناخۆشە و ڕێگا یەکساییدا و تەسکە و تاسەی تێدا و ئارێ وەڵڵا ئەمەی زاخۆنە خەلکی زاخۆنە هاتن و چوونی لەسەر ئەو ڕێگا دەکەن ڕێگا زۆر ناخۆشە خوا هاری کاری ئینشەڵڵا وەڵڵا داوا کاریمانەوەیە ڕێگا باش بی چا بکە ڕێگا ناخۆشە وەڵڵی ئارێ وەڵڵا هەرەوەیە وەڵام ڕێگامە چەند ساڵام ڕێگا هەراوایە کەس خەمی ناخوا ئەگەر خەمیان بوودا حکومەت بوودا خۆچاکێ نەکرد ئەمە ڕێگەی مەرگی پێشنم ڕێگا ئەمە ڕێگەیە چەند ساڵە خەریکی ناتوان چاکی کێنە وڵا دەست چەند ساڵە خەریکی هەتەوە نەکرد و تەوە نەکردە ئەمە دەست پێکردنە چەند ساڵە خەریکین چاکی ناکەن هەرێژی چاکێکین و چەند ساڵە خەریکی درێژی تەواوی ڕێگاکە 31 کیلۆمەترە و بودجەکەی 180 میلیارد دینارە. لە لێدوانێکی تایبەتیدا بۆ پەیام بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە دەڵێ ئەگەر پارەمان بۆ خەرج بکرێت ڕێگای مەرگ لە ماوەی ساڵێکدا بەدووسایی دەکەین. داوای لێبوردن نەکەم پێویست ناکا بە گومانەوە شتەکان بە بەرچاوی خەڵکۆیە ئیشەکان هەموو هەوڵێکیش دراوە ئێمەش وەکو کۆمپانیا هەموو هەوڵی خۆمان بە جددی لەسەر پرۆژەکە داوە بۆ ئیشکردن ئەوە ئینشاڵڵا گەر هاوکارمان بێت حکومەت ئێمە وەسانمان نابێ وەکو خۆی جێبەجێیەکەین ئەگەر نەقدیەکەمان پارەمان بۆ سەرف بکەن ئێمە هیچ کێشەیەکمان لەم پرۆژە نابێت ئەگەر پارە هەبێت ئێمە لە ماوەی ساڵێکە ئیشەڵڵا پرۆژەکە تەواو بکەین. لە سنووری پارێزگای سلێمانی 7 ڕێگای سەرەکی هەن کە قەزا و ئیدارە سەربەخۆکان بە ناوەندی شاری سلێمانیەوە دەبەستنەوە بەڵام سەرجەمیان یەکساییدن یاخود کارکردن بۆ بەدووساییدکردنیان ئەگەر ڕانەگیرا بێت زۆر بە سستی بەڕێوە دەچێت و هاوڵاتیانیش بە گیان و ماڵیان باجی ئەو کەمتەرخەمەی حکومەت دەدەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.